مرۆڤ و دەمارگیری. دەمارگیری تەعەسسوب تێکەڵیەکی سایکۆلۆژی و دەرونیە لە ئەنجامی بەرکەوتنی زەهن و فیکری مرۆڤ بە کۆمەڵێک پێدراوی دەرونی کە وەلای ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی بۆیان هەیە دروست دەبێت. دەمارگیری چرکەساتی دەرچوونی لایەنگری مرۆڤە بۆ ئەو پێدراوانەی کە لە پێناویدا سنوورە ئاسایی و باوەکان دەبڕێت. تێکەڵەیەک لە تووڕێی و لایەنگری و هێزی سەرخستن یەک دەگرن و دەمارگیری دروست دەکەن. دەمارگیری سەرچاوەکەی لە دەرونی مرۆڤەکاندایە. ئەم هێزە ناوەچیە لەحزەیەکی هەیە بۆ نیشاندان و بەکردەییکردن. کردەییکردنەکە یان بە قسە قەول دەبێت یان بەکردەوە واتە فعل ئەنجام دەدرێت. دەمارگیری جۆرێکە لە چوارچێوەیەک بۆمانەوەی قەبیلەیەک، خێڵێک، تاکێک، کۆمەڵێک نۆرم و بەهای کۆمەڵایەتی سیاسی، یاسایی، کللتوری بۆی کەسێک خۆی پارێزەوە. زۆر جار ئەم دەمارگیریە بەرەنجامی کۆمەڵێک دیفاکتۆ یاخود ئەمری واقعەکە بەسەر وەکوتم گروپە کۆمەڵایەتی و سیاسی و یاسایەکاندا هێت بۆی کە بتوانێت بە شێوەک لە شێوەکان خۆی بهێڵێتەوە. گەرچی بە حکمی پێشکەوتنی کۆمەلگا و هەموو گۆڕانکارەیان کە بەسەر کۆمەلگا هێت تێڕوانی بۆ دەمارگیری دەگۆڕێت و یاخو فۆرم و شێوازەکەی دەگۆڕێت. ڕەنگە لە سەرێکێک لە سەردەمەکاندا دەمارگیری فۆرمی تایبەت بەخۆی هەبێ و قەبیلەکان و ئینتیما بۆ خێڵ، بۆ نازناو، بۆ پاژناوی زانستی، بۆ پاژناوی خێڵ و بۆ ئینتیما بۆ ئاین و بۆ نەتەوە. بەڵام لە سەردەمی جیهانگیری و بە جیهانی بوون و بە عەولەمەدا مرۆڤ کاتێک دەبێت مرۆڤێکی یونیڤێرساڵی و گەردوونی ئیتر لەوە تێپەڕێک کە تەنها ئینتیمای بۆ قەبیلەکەی خۆی هەبێت، تەنها ئینتیمای بۆ نیشتیمانەکەی خۆی هەبێت، تەنها ئینتیمای بۆ ئاین، بۆ یەک حیزب، بۆ یەک ڕەنگ، بۆ یەک جۆر لە تێڕوانین هەبێت. لەبەرەوەی کە تۆ کە ئێستا لێرە دانیشتویت ئاگاد لە هەموو ڕووداوانێکە لە ئەمریکا، لە ئاسیا، لە جنوبی شەرقی ئاسیا ئەگوزارێت کاتە تۆیتر مرۆڤێکی داخراوی قەبەلینی دووە ئینتیماکانیشە گۆڕانکاری بەسەرایە. تۆ گەر تا دوێنێ ئینتیمات بۆ شەرواڵ و کڵاشە بووە، ئێستا ئینتیما بۆ چاکەت و پانتۆڵ و ئینتیمات بۆ هەموو وەسایلانەیە کە بە جیهانی بوونی خاتە بەردەستێت. ئەگەر ئینتیمات تەنها بۆ سرودی ڕەقیب هەبوو بێ، ئێستا ئینتیمات بۆ زۆرێک لەو مارش و سرودە کۆمەڵاتی و سیاسیانە هەیە کە شۆڕشەکان لەسەر ئاستی جیهانە نمایشەکەن. لەبەرەوە دەمارگیریش بۆ خۆی بە حکمی پێشکەوتن و ئەو گۆڕانکارانەی کە بەسەر کللتور و کۆمەلگا و ڕەوتی جیهانیا هەیەن بەتایبەتی لە دوای سەر هەڵدانی دیاردەی مۆدێرنەتەوە بەدڵنیایەوە ئینتیمای دەمارگیریش بۆ خۆی بە شێوەک لە شێوەکان فۆرمی خۆی گۆڕێت. دەمارگیری ئێمە ڕەنگە پەیوەندی بەو فشارە زۆرەوە هەبێت کە بە درێژای مێژوو لە سەرمان بووە و بە حکمیەوەی کە ئێمە کۆمەلگایەکی فیوداڵی خێڵێکی نەتاوکۆم لە حزەیەکی قسەی تیاگەین بە مانە کۆمەڵانسیەکەی ئێمە تا ئێستا خێڵمان تێ نەپەڕانوە و ڕاستە ئێمە لە فۆرم و لە شێو و شکڵ و شێوەیە هەمومان کەسانی مۆدێرنین و بەرەمەکانی مۆدێرنێتە لە تەکنۆلۆژیا، لە خانوو، لە سیارە، لە فڕۆکەوان، لە کۆمونیکیشن و پەیوەندی و ئیتیساڵات هەمووی بەکارهێنین. بەڵام هێشتان ئەو تێڕوانینە قەبەلی خێڵەکێ لە ناوخی ئێمە بەردەوام وجودی هەیە. ئەگەر دیقەت بێ لە فۆرمی توموتیژی تا ئێستا ژێمە خەریکی یەکتر سڕینەوە، یەکتر سووتاندن، بارەگا سووتاندن، هەڵقوتانە سەرێک ئەمانە هەمویان بۆ خۆیان فۆرمی ماکی قەبەلین و خێڵین و وەکووتمان ئینتیماش لە خێڵەوە سەری هەڵاوە و جۆرێک لە دەمارگیری لە کللتوری خێڵەوە سەری هەڵاوە تاوکەم ساتەکە ئێمە نەمانتوانین تێپەڕین. بەشێکی پەیوەندی بۆ فشارەوە هەبوو کە لە سەرمان بووە، بەشێکی پەیوەندی بۆ زەختە سیاسیەوە بۆ کە گەلانی سەردەستی ناوچەکە لەسەر کورد هەیان بووە. هەمویان وایان کردەوە بە شێوەک لە شێوەکان ئێمە جۆرێک لە دەمارگیری خۆمان و پێمان وا بێت کە ڕزگاری نیشتیمانی سیاسی خۆمان لە ڕێگەی دەمارگیری نەتەوەیی و یاقلبیری ناسیۆنالیزم و ئەمانەوە ئەتوانین گەشەی پێ بن. لەبەرەوە ئەگەر لە بێچێک لە قۆناغەکانە کورد بە شێوەک لە شێوەکان جۆرێک لە دەمارگیری ئاینی، کللتوری، کۆمەڵاتی سیاسی هەبوو بێت، ڕەنگە پەیوەندی بۆ فشارە زۆرە هەبوو بێت کە لەسەری بووە. بەڵام لە ئێستای تر وردە خەریکە بە حکمی کردنەوەی فڕۆکەخانە و سەفەر و بەردەوام و هاتوچۆ مەسایلەکانی ئیتیساڵات و پەیوەندیکردن و سۆشیال میدیاوانە وردە خەریکە گۆڕانکاریش بەسەر و فۆرمە لە عەقڵەتی ئینسانی تاچی کوردایەت. بە تەسەووری من ئەوە جێگەی قسە لەسەرکردنە بەتایبەت ئێمە ئەبێت لە ڕووی بنەمای توێژینەوە بگەینەوە ئەنجامەی کە ئایا ئێمە گەلێکی دەمارگیرین یان دەمارگیرنین. من پێم وایە بۆچوونێکی پێچەوانم هەیە لەسەر ئەوەی کاڵێن ئێمە خوێندنەوەمان هەیە، خوێندنەوەی بڵین دەرەوەمان هەیە، ئەوانەی کە بڵین ئەو ڕۆژهەڵاتناسانەی کاتی خۆی هاتوون لە بەنداوی دوکان ئیشان کردویان، لە بەنداوی دەرمەنی خان کۆمەڵێک ڕۆژهەڵاتناسی وەک هێنری هاڵسن یان کۆمەڵێکی تر هاتوون
بۆ ماوەیەکی زۆر ماونەتەوە لە ناوچەکانی کوردستان ئەوەی کە ئەوان تێبینیان کردووە ئەمە گەلێکی زۆر لێبوردەین یعنی حتا زۆر جار ئەو لێبوردەیە ئەو خۆشباوەڕی کە هەیە زربەیەکی بەقوتی بیاوە لە پەیوەندی کۆمەڵایەتی و سیاسی و حتا پەیوەندی تایبەتەکانی ئێمەش لەبەرەوە ئێمە وەک مەسلەی ژینگە کۆمەڵایەتیەکە و وەک مەسلەی پەروەردەی خێزانی ئەمە ڕاستە یعنی زۆر جار ئێمە ئەگەر مەسەلەن بۆ نمونە ئێمە دەمارگیرین لەو ڕووی کە با بڵین وەک کۆمەڵگەیەکی کوردی وەک کۆمەڵگەیەکی تەقلیدی وەک کۆمەڵگەیەک کە با بڵین هەنگاوێکی ئەوتۆمان نەناوە بۆ کۆمەڵگەیەکی با بڵین مەدەنی لەم ڕۆ ڕاستە ئێمە زۆر جار حقیقت ینی لە زۆر جار هەندێک مناسەبات دێتە پێشەوە یعنی دەمەرگیری ئێمە بڵین تۆخەکاتەوە بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکانە تۆ سیر کە ئێمە زۆر جار پەیوەندەکانی ئێمە کەوێتە خەتەرەوە هەتا لەگەڵ یەکتری هەتا لە پەیوەندی خێزانیە لە پەیوەندی نێوان ئێمە و دراوسێ لە پەیوەندی ئێمە و نێوان خزم و کەسوکارە زۆر جار ینی شەقە بە ئەمە حقیقت وەک مەسلەی جۆرێکە لە دەمارگیری ینی لەو دەمەرگیری کە هەمانە لە بنەڕەتەوە تیامان دروست بووە لەوەی کە با بڵین نەبوونی هۆشیاریەکی پەروەردەی لە ناو کۆمەڵگەیە بەڵام ڕەنگە ئێستا باشتر بێت ینی من تەسەورەکە ئێمە ینی یەکەم هەڵبژاردننی پێش و مەسەلەن ئەوەی ساڵی 92 کۆمەڵی کێشەی گەورە ڕوویە دوایی سێرەکەی لە 2000 تۆزێک کەمتر بوو ئێستا ڕەنگە تۆزێک ینی لە ئەنجامی بڵاوبوونەوەی ئەو وشیاری و وعی ڕاگەاندنە و مەسەلەن ئەو کۆمیونیکیشن ئەوەی کە با بڵین ئیتیساڵات لەگەڵ یەکتریا ئێستا تا ڕادەیەک باشترە ئەمە ڕاستە لە ڕوویەک ئێمە ئەتوانین بڵین بەشێک لە دەمەرگیریمان تایە تا ئەو کاتەی کە من هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانی ئەو هۆشیاریانی کە هەمانە بڵین لە وەکو پێویست پێمان نەدراوە مەسەلەن ئەو مؤسساتە کۆمەڵایەتیانی کە هەمانە هەر لە خێزان هەر لە مەسەلە پەروە لە مؤسساتی دینی زۆر جار ئیشیان لەسەر ئەوە نەکردووە کە ئێمە یەکتری قبول بکەین و یەکتری با بڵین وەک ئەوەی قبول بکەین هەتا زۆر جار ئەم دەمەرگیریە ئەنجامی تەفسیراتی ئاینی تون مثلا بۆ نمونە زۆر جار من حتا لە هەندێک ئاەت من هەڵبەت بە ببوورە ئەگەر ئەوە بڵێم یعنی کابراش تا ئێستا لە بنەمای تەفسیراتی ئەو ینی تێگەیشتنی ئەو بۆ دین بۆ هەندێک مەسائلی ئاەت و قورئان مثلا بۆ نمونە ئەوەیە کە ینی ئەوەی بەرامبەرەکەی قبول ناکات لە کاتێکا ئێمە بڵین گەلێشین بۆ نمونە هەتا ئەگەر ینی ڕوونتر قسەی لەسەر کەم وەکو گەلێکی مسلمان مثلەن هەتا لە ئەوەی کە با بڵین یەکتریمان قبول کردووە هەتا ئەگەر کەسەکە ئاینێکی تریشی هەبوو بێ بەڵام زۆر جار من لە باوەڕکە لە زۆر وتار و مەوعیزەی ئاینیە جۆمتوی بووە کابرا يعني كتفسير أو آياتي كردو توتي غير المغضوب عليهم ولا الضال مثلا أو ما بس تو وكو مسيحي مثلا لو الروا يعني أوي دمرجلي لتوا تو كردو توا كنابي وكو أو بيت إما لا الرو إنسانية كوازور جار شيء أو ما نبو يعني وكو إنسان لقال يكتريا تعامل ما نكردو تنها لو الرو كإما للرو رافي تندي أيني زور جار هروها بهمان شيوا ئەوەی کە با بڵین بنەمای ناسیۆنالیستیش ینی زۆر جار ئەمانیش ئێمە دیسانێرەوە کێشەیەکی تریشمان هەیە ینی لە کاتێکا کە ئێمە لە ڕووی کۆمەڵاسیەوە پێمان وایە کە گەشەکردووترین میلەت بڵین ئەو میلەتانن کە کۆمەڵێک بڵین نەتەوەی پێکەوە کۆبوونێتەوە ئیتر ئەوە هەموونێتەوە کەسی سارێک ئەو ئیش لەسەرەوەکە کە با بڵین عەرەب مەسەلەن بیکاتە دەرەوە تورک بکاتە دەرەوە ئەو میلەتەکانی تر بکاتە دەرەوە ئەمە ینی ڕووە ناسیۆنالیستەکەش هەتا من زۆر جار بینیومە لەمانە ئێمە بەریەکەوتنمان هەبووە لە لێکردنەوەی تابلۆ کە بە عەرەبی بووە لە کاتێکا گەر تۆ لێکی بێتەوە ئێستا لە وڵاتە حەزاری و پێشکەوتەکان ئەمریکا ساڵانە چەندین نەتەوەی جیاواز وەرەگرێت لەبەرەوەی کولتور و سەقافەتی ئەم میلەتانە ینی لەوە دروستە بێ بەڵام ئێمە بەداخەوە ئەو با بڵین دامەزرەوە سیاسیە و کۆمەڵایەتی و ئەوانی پەروەردەیانی کە لە وڵاتی ئێمە هەیە ینی لەو ئاستەیان نین و ئیش نەکراوە بۆ ئەوەی کە ئێمە با بڵین لەو ڕۆ لەو دەمەرجیرە بەدوور بین هەتا لە بەسیترین شت ئێمە ینی بیردا ئێستاش لە وەکو تاک بیر لەواکەینەوە کە گیانی تۆڵا لە نێوانمانە هەبێ ینی من نازانم ئێوە ڕەنگە لە بیرتان نەیە من کاتی خۆی لە بیرمە ینی کاتی خۆی لادا هەبوو باوەڕکە زۆربەی لادەکەن کوتێکی شیانتیا بوو زانی کوت لە بەروی کابرا شەڕیە بوو پەلاماریە جنم لێیە مثلا بۆ نمونە من لەگەڵ تۆیە ینی هەتا تەنانەت من حەزەکەم ئاماژە بێکشت بەم ینی ئێستا ئێمە لەم ڕۆژەیە مثلا لە ناونانی شاری سلێمانی بڵین 200 ئەوەندە ساڵ پێش ئێستا 34 ساڵ پێش ئێستا بڵین کە ئیبراهیم پاشای بابان ئەم ناوی ناوناوە سلێمانی لە ڕقی براکەی ناوی ناوە سلێمانی یعنی ئەمە شتێکی مێژووی ڕاستیە ینی لەبەرەوەی ینی کە تورکەکان هاتوون فارسەکانیان ڕاوناوە
شاری سلێمانی ناوناوە بە ناوی سلێمان پاشای گەورەوە مەسەلەن ئێمە حتا لە ئێستاە ناوی مناڵەکانمان بە ناوی کەسێکەوە ئەنین ئەیکەینە قوربانی یعنی ئەمە جۆرێکە لە دەمارگیری ئەمە ڕاستە وەک تاک یعنی مەسەلەن بەڵام وەک ئەوەی کە با بڵین شێوازی گشتی و بڵین فۆرمە گشتەکەی من قەناعەتم وانە بڵین ینی زۆر جار ئێمە ئەوەی لێوەردەیی بڵین لەناو ینی ئەتا ئەوەی کە ئێمە پێی ئەناسرینەوە تا و ئەوەنی کە بڵین لە شەڕی جیهانی یەکەم ئەوەی لە بیرەوەریەکانی خۆیان ناباسییان کردووە هەتا لە دێشی عەرەب ڕۆیشتووە بڵین گەشتی کردووە میستەر ڕیچ چووەتە دێک نەیزانیوە ئایام دێ بە شێوازی خوڵق و بە شێوازی پێشوازی و لێبردن و خۆشەویستی و بڵین ئەو احترامی کە لایەن گرۆتوەتی دیارە ئەم دەیەکی کوردیە یعنی ئێمە لەوەشە هەمانە من ڕۆژەڵات ناسەکان ئێمە لەو ڕۆوە ینی لەبیرمان نەچێت ینی لەو فۆرمە گشتی ئێمە گەلێکین بەڵام وەک تاک ڕاستە بەڵام لەو ڕۆ ئێمە ینی بەداخەوە دەمەرگیریکمان تیا ئەوش لە ئەنجامی ئەو خوێندنەوە هەڵەیە بووە هەم بۆ دین و هەم بۆ مەسائلی نیشتمانی و هەم بۆ مەسائلەکانی تریش خۆی گەری من بین باسیەوە کەیم زین دەمەرگیری چیە دەمەرگیری شوازێک لە ڕفتارە یاخود بڵین شوازە لە هەسوکەوتی تاکە یاخود دامەزراوەیەک یاخود دەوڵەتێکە بەرامبەر بە کەسێک یاخود دامەزراوەی یاخود نەتەوەیەکی جیاواز ئەکرێ ئەم جۆری دەمەرگیری ئەکرێ بە شێوەیەکی جیاواز بکرێت یعنی مەرج نییە دەمەرگیری تەنها لە ڕووی شێوازە ڕاستەوخۆکەوە بێواتە من بۆ نمونە دەمەرگیرم بەرامبەر بە کەسێک بە شێوازە ڕاستەوخۆکە یەکسەر بڵێ مباشەرەتەن بێ ئێستا بەشێکی تر لە دەمەرگیری هەیە کە بەشێک لە دەوڵەتە دیکتاتۆریەکان یاخود بەشێک لەو دەوڵەتانی کە ئەیانەوێت جۆرە دەمەرگیریەکە بشارنەوە دیان لە ڕێی یاساوایکەن دەمەرگیری چۆن لە ڕێی یاساوایکەن بۆ نمونە مافی چینێک ئێن مافی تاکێک ئێن مافی دامەزراوەیەک ئێن مافی کۆمەڵێکی تر نایەن ئەمەش ئەچێتە حاڵەتی چیەوە ئەچێتە حاڵەتی دەمەرگیریەوە بەڵام ئەمەیان لە ڕێی یاساوەیە و خراپترین جۆری دەمەرگیری ئەم جۆرە دەمەرگیریە کە لە ڕێی یاساوە کرێت چون ئەگەر ئێمە بڵێ جۆرەکانی تر سیرکەین دەمەرگیریەکانی تر سیرکەین کاتێک کە بە شێوەی ڕاستەوخۆ ئەکرێ ئەمە لە ڕێی کۆمەڵی هۆشیاری کۆمەڵایەتی و کە لەناو کۆمەلگای وڵایەکی یاخود لە ڕێی دەستگاکانی ڕاگەیاندنی لە ڕێی مؤسسەکانی تەنشی ئیجتیماعی جارێک تر توانین ئەمە چارەسەرکەین بەڵام کە لە ڕێی یاساوە ئەکرێت واتە ئەمە پێوتێ جۆرە دەمەرگیریەکی شاراوە ئەمەیان ینی خەتەرەکەی لەسەر کۆمەلگا هەیە و بەداخەوە لەناو کۆمەلگای خۆشمانە ئێستا ئەم جۆرە دەمەرگیری هەیە بەڕاستی وجودی هەیە و سێرێکی لەناو دامەزراوەیەکە تەنانەت بۆ نمونە بەڕێوەبەرێکە لە ڕێی کۆمەڵی ڕێنمایی تایبەتی خۆیەوە سێرەکەی جۆرە لە دەمەرگیری نوێنە بەرامبەر بۆ کەسێک کە لە بۆ نمونە لە عەشیرەتەکەی خۆیەتی برای خۆیەتی کە سوکاری خۆیەتی یاخود ئیستیغلالکردنی کۆمەڵشتی تریتیا کە بەرامبەر کۆمەڵی کەسی ترێکات لەسەر ئاستی تاک هەمانە بالفعل هیچ نەتەوەیەک نییە لەسەر ئاستی تاک بڵێ بێبەریە لە دەمەرگیری چونکە بەشێکە لە کەلتوری کۆمەڵایەتی و ئەم کەلتورە کۆمەڵایەتی لەناو هیچ میلەتێکیشە کۆتایی پێ نایێت و ئەمە هەیە لەناو میلەتەکە بەڵام ئەگەر لەسەر ئاستی عام سەیەکەین وەکو میلەتی کورد من بەعکسەوە یعنی لەسەر ئاستی نەتەوەیەتی ئێمە نەتەوەیەکی دەمەرگیر نین بەعکسەوە ئێمە توانای پێکەوە ژیان و گونجاندنمان لەگەڵ نەتەوەکانی ترە زۆرە ئەگەر ئێمە سەیریکەین شخصێکی ئەڵمانی بین یاخود لەسەر ئاستی کۆمەلگا سەیری بۆ نمونە کۆمەلگایەکی ئەڵمانیکەین لەگەڵ کۆمەلگای کوردیا سەیریکەین ئەگەر بەراورد لەناو دوو کۆمەلگای بکەین ئەبینین ئەنجاوە کاتە ڕادەی دەمەرگیری لەناو کۆمەلگایەکی ئەڵمانیا بۆ دەرەکەی لەگەڵ کۆمەلگایەکی ئێمە بۆیە لەسەر ئاستی نەتەوە ئێمە بە حکمی ئەوەی کە زۆر چاوسێنرای نەتەوە لەلایەن خەڵکی ترەوە لەلایەن نەتەوەکانی ترەوە خۆمان تەقەبولی ئەوە ناکەین جاریتر ئەم دەمەرگیریە بە خەڵکی بفرۆشینەوە بۆیە نەتەوەی کورد ئەڵێم نەتەوەیەکە توانای خۆ گونجاندن و شێوەی ژیانێکی بەڕێوەبردننیە ئێمە دەرەکەی لە ئەنجامیەوەی کە کەسی بێگانە کاتی ئێمە کە دێتە ناومانەوە کاتێ ئەو هەموو ئاوارە زۆرە کە دێتە لای ئێمە ئەبینی ئێمە بە سنگێکی فراوانەوە و تەنانەت هاوکاریەکی زۆر باشەکرێن لەلایەن تاکەکانمانەوە ئەبین دەستگاکانی ڕاگەیاندن خۆشیان من بە بەشێکلەوەی کە هەڵمەتی کۆکردنەوەیان بۆ کۆکەنەوە ئەچن بۆ لایەن ئەگەر ئەمە بەشێک نەبێت لە گونجاندن و ژیانی کۆمەڵایەتی بەڕای من ئەمە زۆر دوور لە دەمەرگیری و نەتەوەی کورد بەشێکی ژیانی کۆمەڵایەتی خۆی هەیە لەگەڵ نەتەوەکانی ترە دەمەرگیری بەستەنها بریتینە لە دەمەرگیریەک لە ناو نەتەوەیەکە لە ناو گەلێکە دەمەرگیری بەستەنها بریتین لەوەی کە کەسێک هەڵگیری ئاینێک دەمەرگیرن بۆ ئاینەکەی خۆیان وەکو کەسێکی موسڵمان بەڵام دەمەرگیری هەموو بوارەکان ئەگرێتەوە کاتێک دەمەرگیری ئاینی دروستە بێت کە ئەو کەسانی کە پەیڕەوی ئاینێکی دیاریکراونکو ئاینی موسڵمان بڵین ئیسلام کە وا بزانن ئاینەکانی تر هیچی ڕاز نییە بەس تەنها ئەمەی خۆیان کامیلەن ڕاستە و هەموو ڕاستیەکانیش لەلای ئەمە کاتێ ئەوترە دەمارگیری نەتەوە وا بزانێ هەموو نەتەوەکانی تر خراپن ئەبێ ژێردەستە بن نەتەوەکەی ئەم بەستەنها ڕاستە کاتێ ئەوترێت دەمارگیری مەسەن بۆ تیپێکی تۆپی پێ مەسەن وا بزانێت تیپەکەی خۆی کاملەن باشە چاکە ڕێک و پێکە یان وا بزانێ تیپەکانی تر لەگەڵ ئەوەشا کە یاریچی باشیان تیا و دیاری جوانیش ئەکەن وابزانێ ئەوانەی ئەوان زەربی سفرکە وابزانێ کەسانێکی خراپن واتە دەمارگیری بەس تەنها لە قەزەی نەتەوایەتی و دەمارگیری گەل و نەتەوە ئەو شتانە پیا نابێ بەڵکو دەمارگیری وەختێ پیا ئەبێت کە تۆ
تۆ سووربی لەسەر ڕائێکی خۆت لەگەڵ ئەوەشا کە ئەزانی لەوانەیە وانە بێتە یان لەگەڵ ئەوەشا کە ئەزانی بەرامبەرەکانیشت لەوانەیە ڕاستیشان پێ بێتە واتە بابگەڕێنەوە بۆ ئەو وتە بە نرخە کە وتەی یەکێکە لە زاناکان کە وازەم سعیدی نەورەسیە کە ئەڵێ هەر کاتێک کە تۆ مناقەشە ئەەکەیتە مجادلە ئەەکەیتە یان ئەتەوێ گفتوگۆ لەگەڵ یەکێکا بکەیتە بڵێ منیش ڕاستم پێیە شتەکانی منیش هەر ڕاستن بەڵام لەوانەیە ڕاستیش لە لای تۆ دەرکەوێ و نەڵیت هەرچی ڕاست لە لای منە و هەرچی بەرامبەرەکەم هەیە هەڵەیان پێەیە دەمارگیری ئەگەر لە لای ئێمە لە تاکوتەرایەکمانە هەبێتە لەوە پێبێت ئێمە گەلێکی مستەهەدین گەلێکین چەساوین گەلێکین زوڵممان لێکراوە لەم زوڵمەوە لەم چەسانەوە لەمەی کە دوژمنەکانمان بە هەموو شێوەیەک ئێهانەیان کردوین بە هەموو شێوەیەک چەساندونیانە تۆ لەگەڵ ئەوەشاکە خۆمان کەسانێکی خراپمانتیا بووە لە ئێستا و لە ڕابردووشا بە هەموو شێوەیەک کەسانێکمانتیا بووە کە گەلەکەی خۆیانیان بەکارهێناوە بۆ پەیژە بۆ سەرکەوتنی شەخصی خۆیان ئەم زوڵماوە ئەم چەسانەوەی وای کردووە کە دەمارگیری لە لای هەندێکمان پیابێ بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە دەمارگیریان تیاپیا بووە ئەو کەسانە بوون کە دەمیان درێژ بووە ئەو کەسانە بوون کە وەکو چۆنەڵێت قەڵەم و بڵنگۆی ئەعلامیان بەکارهێناوە بۆ دەمارگیری خۆیان ئەگینا دەمارگیری بە هەموو شێوەیەک دەمارگیری بە هەموو شێوەیەک شتێکی منبوزە شتێک نییە کە لە جیهانە وەکو چۆنڵێ ڕێگەی نابێت و لەم جیهانە تازەی کە ئێستا ئەمەیتیای دەگوترێت دەمارگیری تەعەسوب خاوەنەکەی شوێر دەکات ئەوە بەو مانایە نییە کە چاوی سەری لێوەردەگرێتەوە بەڵکو ئەو دنیا بینیە زەهنی و هۆشەچێی کوێر دەکات کە توانایی لێکدانەوە و پۆڵێنکردن و ڕیزکردنی ئەو شتانەی هەیە کە چاو لە ڕێگای وێنەکانیان دەیانگوێزێتەوە هەر کاتێکیش ڕێڕەوی ئەم پۆڵێن و ڕیزبەندیە تێکچوو ئەوە دەمارگیریەکی کوێرانە و بێ چاو شوێنی دەگرێتەوە ئەو کاتەش سروشتی شتەکان تێک دەچێت ئەم تێکچوونەش ڕاستە و خۆ پەیوەست دەبێتەوە بە ژیانی دەستە جەمعی و کۆمەڵایەتیمانەوە مرۆڤ کە لە دایکە بێت هیچ بەرنامەیەکی تیا دانەنراوە نە ئاینی نە کللتوری نەنەتەوەی ئەوە جەبری جوگرافیایە کە تۆکا بە کورد و ئەوە جەبری خێزانە کە تۆکا بە مسلمان و ئەوە جەبری یاعین تۆگەر لە شوێنێک کە لە ئەمریکا لە دایکبی و هەڵاتێکی ئەمریکی لە دایکەبی و ڕەنگە بە مەسیحی گەورە بیت ئەوە لەبەرەوە ئینتیمابوون یاخود جۆرێک لە دەمارگیری ئاینی کللتوری کۆمەڵاتی ئەمانەوە لە ژێر جەبری کۆمەڵە شتی تردایە ڕەنگە بە حکمی تێپەڕبوونی کات نیسان بتوانێت بیکردنەوەی خۆی بگۆڕێت ئایدیای خۆی بگۆڕێ ئاینی خۆی بگۆڕێ حیزبی خۆی بگۆڕێنێتەوەی خۆی بگۆڕێ بەڵام کە تۆ لە دایکە بیت ئەمانە هیچ کام لەمانە لە توان نین و نە سنوورت هەیە نە کللتورت هەیە نە ئاینت هەیە ئەوە خێزانە کە بازایاتە سەربەرایەتی مناڵ ئەیکا بە هەر شتێکە خۆی ئەوێت و ئینتیمای لیە کە تۆکە لە دایکە بی لەسەر لە زۆرێک لە وڵاتانی پێشکەوتووە تەنانەت ئاین لەسەر ناسنامەکان نانووسرێت تام لە حزەی ئێمە قسەی تیاکەین ئێمە لەسەر ناسنامی باری شارستانیمان قەبیلە و عەشریتەکانیشمان نووسرێت تەنانەت زۆرێک لە نووسەر و ناودار و سیاسی گەورەکانی ئێمە تەنانەت تا ئێساش لەسەر لەو ئینتیمایە دەرنەچوون کە ئینتیمایان بۆ شار بۆ ناوچە بۆ خێڵ بۆ عەشرەتی خۆیانیان هەیە وردە وردە ئەم مرۆڤ یونیڤێرساڵ و گەردونیە گەورە کاتێک گەورە ئەبێت هەست بە ئازاری کەسێکە کە بۆ نمونە لە ئەفریقا لە برسە ئەمرێت یعنی تر مرۆڤ تەنها کەسێک نییە کە لە چوارچەوەی ماڵەکەی خۆیان و تەنها لە چوارچەوەی سنووری خێزان و مناڵەکەی خۆیان هەست بە ئازاری خەڵک بکات و هەست بە ئینتیمای خۆی بکات کاتێکە کەسێک بە شێوەیەکی وحشی دڕندان لە ئەوروپا کوژرێت دەبینی لێرە دەنجی خەڵک بەرزەبێتەوە تەقینیەک لە فەڕەنسا ڕوو ئەدات خەڵک لێرە لە هاواری لێ بەرزەبێتەوە و تەقینیەک لە فەڵەستین ڕوویە خەڵک لێرە هاواری لێ بەرزێتەوە لە باکووری کوردستان حاڵەتێک ڕووە خەڵک لێرە هاواری لێ بەرزەبێتەوە سنووری ئینتیما وەلا ئەبوون چوارچەوەی جوغرافیای تێپەڕانەوە چوارچەوەی ماڵی تێپەڕانەوە چوارچەوەی یەک حیزب و یەک ئاین و یەک ئایدۆلۆژیا و تەنانەتەوە بینی زۆر جار
کەسانی مسلمانە بینی بەرگری لەو تەقینەواناکەن کە لە فەڕەنسا بڵێن دژێ وەستنەوە ئەوانەی کە لە فەڕەنسا ڕوەیە تەنانەت یعنی تەزاروبی ئاینی و نەتەوەی ئەمانەش نەبووتە ڕێگەلەوەی کە مرۆڤ دەمارگیر نەبێت و بتوانێت سنووری خێڵ و ئاین و خێزان و حیزب نەتەوەی خۆی تێپەڕێنێت. کۆمەلگا هەڵبەت خێزان لە پێش نەزمی سیاسیەوە هەبووە چونکە خێزان بچووکترین یەکەی کۆمەڵایەتیەوە هەموو ئەو دامەزرا هەموو ئەو یاسانی کە لە دامەزراوی دەوڵەتە هەیە لە خێزانە هەبووە و خێزان بچووکترین یەکەی کۆنترین یەکەی کۆمەڵایەتیە پێشەوەی نظامی سیاسی دروستبێ خێزان هەبووە لەبەرەوە ئینتیمای کۆمەڵایەتی بەهێزترە لە ئینتیمای سیاسی ڕەنگە من تۆ ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی سیاسیمان جیاواز بێ بەڵام ڕەنگە خزم بین پەیوەندی خوێن بمان بەسێتەوە کاتە پێشەوەی ئەمە عیلاقەی سیاسی تەنزیمی حیاتی ئیجتیماعیمان بکات عیلاقەی ئیجتیماعیەکان ڕۆژانە یەکتریمانە بەستێتەوە قوساتی ئاینی هاتوچۆی معبەد و کڵێسا و مزگەوت و شوێنە کۆمەڵاتیەکان و لە ناو بازار کافتریا و کۆبوونەوەکان و مەراسیمەکانی پرسەنامە و تەعزیە و شەکرا خواردنەوە هاوسەرگیری کاتەمانە لە پێش نظامی سیاسیەوە و نظامە کۆمەڵایەتیەکە خەڵک وەلای زیاتر بووی هەیە و زۆر جار دەبینی زۆرێک لە پرسە سیاسیەکان لە پرسی کۆمەڵایەتی و ئاش دەبنەوە و ئەوانەی سیاسیانەی کە زۆر جارەگەنە بنبەست و تونگ و تیژی چاوەڕێی پێشاتێکی کۆمەڵایەتی وەکو جەژن یاخود مناسبەیەکەن بۆی پیرۆزبایی لە یەکتری بکەن لەبەرەوە لە کۆمەلگای ڕۆژهەڵاتیە بەگشتی هەتام لە حزێکی قسەیتیاکەین نظامی ئیجتیماعی وەلای بۆ زیاترە لەبەری پەیوەندی خێڵ و پەیوەندی خوێنتیایە بەهێزترە وەک لە نظامە سیاسیەکە زیاتر لە هەردوو لە ئێمە کاریگەری هەیە لەسەر ژیانی ئێمە طبعا بنیاتی کۆمەڵاتی ئێمە کە پێڵین ئەمە بنیاتی سیاسی کۆمەڵاتی ئابووری هەمووی ڕەبتن بێکەوە یعنی کە لەلایەک کاریگەری هەبوو لە لاکەی تریش کاریگەری هەیە یعنی لە ڕووی سیاسی ئێمە نەمانتوانی یەکتری قبول بکەین لە ڕۆ کۆمەڵایەتەکەش ئێمە ناتوانین یەکتری قبول بکەین تۆ لەبیری نەچێت ئێمە چەندین پەیوەندی خێزانی و کێشەی خێزانیمان هەیە لە ئەنجامی ئەو دەمەرجیرە سیاسیانەیە کە ئێمە ناتوانین ئێستاش هەتا ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانی کە ئێمە هەیە لەسەر ئەو بنەمایەیە مثلا بۆ نمونە ئینتیمای ئەلف بۆ با ئینتیمای با بۆ جیم یعنی وای کردووە کە ناڵێ من ئەو پەیوەندی دۆستان و خۆشەویستیانی کە لە نێوان من و تۆ هەیە ئەو جانە هاوکاری کە لە نێوان من و تۆ هەیە نامێنێ ینی بەتایبەت ئەمە لە کاتی ململانەکانە یعنی تۆ سیر کە ئێستا حتا ینی سنوورێکە بەزێنێت یعنی لەوەی کە هەتا لە ئاستی دەمەرگیریش ینی ئەس ئەو دیوی دەمەرگیری لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە مەسەلەن ئەی بەزێنێت یعنی کە هیچ ینی قاعدەیەکی دەرووناسی و کۆمەڵاسی نایگرێتەوە یعنی ئەوەی کە ئێمە ینی حتا لە سەڕینەوەی یەکتر لەوەی کە تۆ بچووکترین ڕای خۆ دەرەبڕی یەکسەر بەرامبەرەکەت نەک هەر مەسەلەن تۆ قبول نییە بەڵکو هەر هاک دەکا بەڵکو ئەو سڕێتەوە لە ناو ناخی خۆیان هەر پێی خۆش بێ مەسەلەن ئەو پێی خۆش بێت و زیانێکە پێ ئەمە تا دەچێتە جۆرێک لە نەخۆشی دەرونی لەو شێوازە نەخۆشی کە ئێمە لە دەروناسیە مەسەلەن بە جۆرێک لە سادیزمی ناوەنین لەوەی کە ئەوێت تۆ ئازار یعنی ئەم جۆرانە لە ڕووی سیاسی هەموو ئەم پەیوەندی سیاسیانی کە هەیە ئێستا شۆڕ بۆ تۆ بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانیش یعنی ئێستا پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئێمە کە لە مەجلیسێکا دانیشین یعنی زۆر جار ینی کە کەسێک قسە ئەکات یعنی من لەم ڕۆژانەیە باوەڕکە زۆر بە داوای لێبوردنەوە ڕۆژی لێبوردەی بوو یعنی باسی ئەوم کرد ینی بەڕێزێک پرسیاری لێکردم کە ڕۆژی لێبوردەیشی احترام و ڕێزم هەیە زۆربەی تەلەڤیزیۆنەکانی ئێمە ئێستا فێر بوون ینی بە حقیقت کابرا کە یەکی قسە ئەکات ینی ئەوەنە لە نان سەر ناخی ئێمە ینی قوڵ بۆتەوە لەبەرەوەی ئەو جیهانە سیاسی ئەوەنە کاریگەری کردوتە سەر ژیانی کۆمەڵایەتی ئێمە ینی کابرا وای کردووە کە ڕقەکەی وای کردووە حتا مەسەلەن بۆ نمونە احترام و ڕێزم هەیە تفی کردووە ینی بەس تەلەڤیزیۆنەکە بسڕیتەوە شاشەی تەلەڤیزیۆنەکە ینی ئەمە چییە ئەمە وای کردمە ئەوە شێوازێک لە دەمەرگیری بەڵام من ینی لە حقیقەتە ڕێی پێ ئێم لەبەرەوە ینی فۆرمی ئەو فۆرمە سیاسی کە لە وڵاتی ئێمە زۆر ینی شکست خواردووە ینی ئەو ڕووە سیاسی کە هەیە ینی ڕوویەکی ویان پیشان ناوین کە ئەمە ینی قاڵ بێتەوە بۆ ژیانی کۆمەڵاتی ئێمەش ینی تۆ لەبیری نەچێت ئێستا کە ڕەنگە ماوەیەکی تر ئەگەر بێت و ئەوەی کە ئێستا ئەو خێزانی کوردی هەیە ینی تا ئێستا شەر باشە تا ئەم قۆناغەش هەر زۆر باشە ینی ماوەیەکی تر کاکە تۆ سیر کە ئەوە محاولی کارەبا مەسەلەن کارەبا نامێنێ زۆربەی کەڕەکەەکان بەوەی ئەم کارەباەوە نەوت نایرێ لە ماڵە ئەم نەوت نایرێ نەوتی سپی خۆداگەداری ینی کابرا بێ 130,000 دینار با بەرمیلێ نەوت ئەمە لەم حاڵەتە ئەنجا چەندین کونوکە لە بەریترە بێتە ئەم کاریگەری دروستەکە لەسەر ئەم تاکە
وانە ینی ئەم هەموو حاڵەتە کاریگەری دروستەکە لەسەر ژیانی ئەم خێزانە هەر خۆی مەزاجی تێگەچێت لەبەرەوە ناچار جۆرێک لە خۆخواردنەوەی تیا دروستە بێت یعنی کە کاتێک ئەمە کاریگەریە کاتە سەر پەیوەندی خۆی لەگەڵ من لەگەڵ تۆ ئەو لەگەڵ دراوسەکەیانە لەبەرەوە شێوازانەی کە هەیە من پێم وایە لە خراپترین فۆرمیا ئەوەی کە با بڵین شێوازە کۆمەڵاتەکەی کە ئێستا لە یازال ینی کاریگەری هەیە لەبیری نەچێت دێمە ڕۆژانە لە عساب باژین ینی کە تۆجی تێجەمەزیەوە بێت دەمەگریت بە حقیقت یانی بێت دەمەگریت چونکە ئەگەر تۆ بێت و ینی بۆچوونێک دەرببڕیت بۆچوونەکە ڕەنگە کەسێک کە دانیشت بێت ئاستی بیرکردنەوەی لەو شێوازیانە ڕەنگە پەلامەردان و ئەوەی لێ بکەوێتەوە کە زۆر جار ئێمە حتا لە بینی خێزانێک کە لە بینی ژنومێردێکیش کە ناو یەک ماڵان ئەومان بینیوە لەبەرەوە ئەوەی کە لەناو کۆمەڵگەی ئێمە هەیە حقیقت ئێمە وەکو پەیوەندی کۆمەڵایەتی کێشەمان نییە زۆر جار لەبیرمان نەچێت و زۆر ینی یارمەتی گیانی یارمەتیمانتیایە و هاوکاری یەکتریەکەین و خۆشەویستیمان بۆ یەکتری هەیە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتی ینی هەتا ئەو کاتێش کە با بڵین ئەم ئەحزابانە بەو شێوازە بڵین نەهاتبوون و ممارەسەی ئەزمموی سیاسیان نەکردبوو ینی ئەو پەڕی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز لە ناو خێزانەکانی کۆمەڵگەی کوردیا هەبووە و ئەو پەڕی گیانی هەرۆزی هەبووە ئەو پەڕی گیانی خۆشەویستی هەبووە ئەو پەڕی بنەمای ئەخلاقی هەبووە کە هەموو ڕۆژهەڵاتناسەکان پێی معجب بوون حتا یەکێ لەوانە ینی کە هاتوۆتە کوردستانی بینیوە ینی کۆمەڵی گوندی بینیوە و توێتی من حەزەکەم بێم لەم کوردستانە ینی حتا لەم کوردستانە بژیم حتا کۆتایی تەمەنم ینی ئەمەە پەیوەند بەڵام کاتێک کە ئەم فۆرمە سیاسیە ممارەسەی ئەزمموی سیاسی کرد بەو شێوازەی کە لە ئەنجامی بڵین بەرژەوەندیەکانی خۆی وای کرد تاکەکانی کۆمەلگای کرد بە جۆرێک لە ناوی نێنێم دوژمن بەس وای کرد کە جۆرێک ینی لە سرکی کردیانی وای لێ کردووە کە من مەسەلەن بۆ من حتا دەستی خستوەتە ناو بینەقاقەی ژیانی هەر هەمومان هەر لەسەرەوە تا خوارەوە ینی یەک پنتی ئەم ژیانی تۆ ئەتەوێت نەماوە ئەو دەستی تێنەقە هەر لە سیستەمی پەروەردە هەر لە بەرزترین یەکەی دامەزراوەی ئەم وڵاتە کە با بڵین زانکۆیە هەتا بچووکترین پند کە خێزانە ینی دەستی تێخستووە و ئەو پەیوەندیانەی شڵقاندووە لەبەرەوە ئێمە وەک ژیانی کۆمەڵایەتی وەک پەیوەندی کۆمەڵایەتی هیچ کێشەمان نەبووە لە مەسائلی نەکرد دەمارگیر ئێمە دەمارگیر نەبووین بەڵام ئەم ڕووە ینی حتا ئەتوانم بڵێم ئەزمموی سیاسی بڵین ممارەسی سیاسی ئێمە وای لێ کرد کە بەداخەوە بڵین دەمەرگیریمان هەبێت بۆ بەرژەوەندیە تایبەتەکانی خۆمانەژ نەکوا ئێمە ینی ئەوەی گەلی کورد بڵین کە بڵین خۆشبەخت و خۆش باوەڕ بووە لە هەندێک ڕۆوە با بڵین بەختەوەترین میلەت بۆ بەڵام ئەمە بەداخەوە وای کردووە کە ئێستاش ینی کاریگەری کردوتە سەر ژیان و پەیوەندی کۆمەڵاتی ئێمە ئەگەر بێت و ئەمە ئیش لەسەر نەکەین و دیارەوەی کە بەڕێستان ئاگادار و ئێستاژەی بینین ڕەنگە ئەمە ئەنجامێکی باشیش نییە بەدەستەوە ئەگەر لەسەر ئاستی کۆمەلگای کوردی سیرکەین بەداخەوە ئێمە دوو جۆر دەماگیری هەبووە دەماگیری سیاسی دەماگیری دینی زۆر کاریگەری لەسەر ئێمە هەبووە بۆچی ئەمەشیان پەیوەندی بۆ تەنشیە کۆمەڵاتی خۆت بۆ سەقافەیە کە لەناو کۆمەلگای ئێمە هەبەوە تا ئێستا ئێمە لایانی سیاسی ئێمە نەخەڵیەوە بۆ ئەوەی کە بتوانین سیاست بکەین لە وڵاتی ئێمە ئەمە گرفتێکمانە واتە تا ئێستا مەفهومی حیزب بەمانەیە مەفهوم نییە لە وڵاتی ئێمە حیزب هەموو شتێکە دەخالەتەکە لە هەموو کایەکانی تری کۆمەڵایەتی لە اقتصادایەکە لایانی کۆمەڵایەتیەکە تەنانەت وای لێهاتۆ تەداخولەکە لە ژیانی خێزانیشمانە بۆیە ئەمە وای لێ کردووە ئەگەر تۆ لە شوێنێکە ئەگەر بۆ نمونە حیزبی نەبی یاخود ئەندامی فلان حیزب نەبی یاخود سەربەت دەسەڵات نەبی ئیشت ناڕوا لەو شوێنێ ئەمەی کە پێم وتی ئەمەیە ئەم جۆرە دەماگیریەیە کە حیزبەکان لە ڕێی دەسەڵاتەوە لە ڕێی یاساوە هاتن جۆرە لە دەماگیریان یعنی بە تەواوی خۆڵقانون لەناو کۆمەڵگایە سیرەکەی هاوڵاتی پلەیەک و پلە دوو دروست بووە ئەو کەسانی کە سەر بە حیزبێکی دەسەڵاتن نەتوان هەموو شەکانیان بۆ ڕوا لە هەموو دامون دەستگاکانی حیزب ئەوەی تری بۆ هاوڵاتی پلە دوو مەزور یاخود گەندەڵی بکە یاخود واستە بکە بۆ ئیشەکانی بڕوە چگە یاساکە بۆچی یاساکە خۆی جۆرە لە دەماگیری دروست کرد یاسایەک نییە کە بۆ هەموو مانۆکو یەک بێ ئەگەر لەسەر ئاستی دینیش بێ بەڕاستی ئەمە بەداخەوە جارێک تریژەڵن لەبەرەوەی تەنشیئەی دینی ئێمە تەنشیئەیەک بووە بە تایبەتی لە دوای ساڵی 1990 تەنشیئەیەک بۆ نەمانتوانێت خۆمان بگونجین لەگەڵ ئەم فەزا کراوەیە هەمیشە چیە کاریگەری دەرەوەمان بۆ لەسەر کۆمەلگای ئێمە ئەمە زۆر ینی کاریگەری جهتێکی دینی کاریگەری شتێکی دینی لە دەروی کۆمەلگای کوردی کاریگەری دروست کردووە لەسەر لایانی دینی خۆمان لەناو کۆمەلگایە ئەمە چی لێ کردووە جۆرێک لێکتێنەگەیشتن لە ڕوانگە دینەکەیە دروست بووە جۆرە لە لێکتێنەگەیشتن لەوانەیە کە هەندێ فیئی دیاریکرا شتێکی دیاریکراومان نەبێت لە ناو دینا بتوانن سوودی لێوەرگرن بتوانن دەمارگیری بکەن لەم ڕوانگەیەوە بەس سیرەکەی لە کایەگشتەکەی ئەمە نەمانتوانی ئەوانە بتوێنینەوە لەناو خۆمانە ئەگەر سیرێکی ئێمە لەناو کۆمەلگای کوردیە دین بووە بە وەسائیلێک لە کۆنا دین وەسائیلێک بوو بۆ پێکەوە ژیان دین وەسایلێک بۆ کۆکردنەوەی هەموو خەڵکەکان لە چوادۆر یەکترا تەنانەت لایەنە کۆمەڵایەتەکەی ئێمە کاڵین لەسەر
دین بنەچەی گرتووە دین بەشێک بووە لە بۆ نمونە یاسا کۆمەڵایەتەکان ئێمە جۆرێک لە پێکۆژیانی دروست کردووە ئەی بۆ ئێستا ئەو پێکۆژیانە ئێمە جارێکی تر نەتوانین ئەمە دروستکەینەوە لە ڕوانگەی دینیەوە بۆچی نەماتوانێت دروستکەین بەڕاستی کاریگەری دەرەوەمان لەسەر نەماتوانێت لەگەڵ ئەم فەزا کراوەی کە هەیە خۆمان بگونجێنین بە تایبەتی دین ئەڵێم چونکە دین پێویستی بە گۆڕانکاریکی زۆر گەورەیە و بتوانێت لەگەڵ ئەم فەزا کراوەی خۆی بگونجێنێ و بتوانێت ئەو کاریگەریە نەرێنی کە لە دەرەوە لەسەر ئاستی لۆکاڵی ناوخۆی کۆمەلگاهەتی ئەو کاریگەریە کەم کاتەوە بینەوە ناو کۆمەلگای خۆمان جارێکی تر هەموو دەمارگیریەک خراپە هەموو دەمارگیریەک بۆ هەر شتێک کە هەمان بێتە دەمارگیریمان هەبێ بۆ ئاین دەمارگیریمان هەبێ بۆ نەتەوە دەمارگیریمان هەبێ بۆ تۆپی تیپ بۆ تیپی تۆپی پێ دەمارگیریمان هەبێ بۆ گۆرانی بێژێکی دیاریکراو دەمارگیریمان هەبێ بۆ زمانێکی دیاریکراو بۆ شارێکی دیاریکراو هەر دەمارگیریەکمان هەبێتە خراپە یعنی لە هیچ شوێنێکە قەت ئیسفادە لە سوود لە دەمارگیری وەرنەگیراوە بەڵام تۆ پرسیاری ئەوم لە یەکی کامیان زیانی زۆرترە کامیان سوودی زۆرترە بە هیچ شێوێ دەمارگیری سوودی نییە بەڵام زیانەکە پەیوەستە بە ڕادەی ئەوەی چەنێ ئەم دەمارگیری کاریگەری جێئێڵە لەسەر خێزان کاریگەری جێئێڵە لەسەر کۆمەلگا بۆ نمونە کەسانێکە نەوانەیە دەمارگیر بن بۆ تیپێکی تۆپی پێ و لە یاری نێوان دوو تیپاکە ئێمە خۆمان بینیمان لە بینی لیڤەرپول و یوڤانسا لە هەشتاکانە مەسەلەن بەجارێکە 500 کەسی تاکوژا ئەمانە خەڵکانێک بوون دەمارگیر بوون بۆ تیپەکەی خۆیان مثلەن بە هەمان شێوە ئەوە زەرری خۆی یاوە کەسێک هەیە لەوانەیە دەمارگیر بێ بۆ ئاینەکەی خۆی بەڵام کەس پێی نازانێ هەر لە جێ خۆیەوەیەتی لەبەرەوە ئەمەیان زەرری نەبوو بەس ئەویان زەرری هەبوو بەڵام کاتێک کە تۆ هاتی و ئەم دەمارگیری خۆت وەکو چۆنڵێ ڕفلێکتی کردەوە ئینعکاسی کردەوە ڕەنگی یایەوە لە ڕۆژانە تا ئیتر ئەو کاتە دەمارگیری ئاینەکە و دەمارگیری نەتەوەیەکە و دەمارگیری بۆ تیپی تۆپی پێ و بۆ گۆرانی بێژێکی دیاریکراو بە هەمان شێوە زەرری لێ ئەیە مەسەن سەیریکەی ساڵانە لە ئاوێک هەیە گەنجی پێ ئەوتر لە هیندستان کە خۆیانی تێئەخەن ئەو پەیڕەوی ئەو ئاینە مەسەن ساڵانە لەوانێ ساڵی وا هەیە بەجارێکە 1000 کەس 2000 کەس 500 کەس لەناو ئەچن ئەمە جۆرێکە لە دەمارگیری مەسەرەن دێت بەجارێکە ئێمە 1000 ئاینمان هەیە لە هیندستان دێت هەموو یەکێک لە ئاینەکان هەموو ئاینەکانی کە زەربی سفر ئەکات و دەمارگیری دروستەکان لە لای پەیڕەوانی بۆ ئاینەکەی خۆی ئەمە ئاینەشت پێوتێ دەمارگیری ئاینی لە ناو ئاینیشە دەمارگیری مەزهبیمان هەیە مەزهبێکی دیاریکرا و سیرەکەی پەیڕەوەکانی خۆی وا پەروەردە ئەکات وا پێ ئەگەێنێت هەچی شوێن کەوتوانی مەزهبەکانی ترە وەکو چۆنڵێ زەربی سفر ئەکات و لەلای ئەو کافرن و لەلای ئەو مرتدن و لەلای ئەو یعنی ئەمە جۆرێکە لە دەمارگیری ئاینی دەمارگیری مەزهبی لە ناو ئاینە ئێمە دەمارگیری نەتەوەیشمانێ دەمارگیری شارگەراییمان هەیە ئێستا بەداخەوە دەمارگیری سیاسیمانەیە کەسانێکمان هەیە دەمارگیرە بۆ حیزبەکەی خۆی وا ئەزانێ حیزبەکەی خۆی بە سپی وت ڕەش ئیتر ئەبێ ئەمیش بڵێ ڕەش ئەمە دەمارگیریە و سبەینێ بە هەمتر جارێکی کە نەیوتەوە ڕژوتی و سبێ ئەبێت جارێکە دوای کەوێت یعنی ئەمە بە جۆرێکە لە ینی پەروەردەکردنی خەڵکانێک لەسەر دەمارگیری بە هەڵە و بە غەڵەت و بە نەکبەتی ئەشکێتەوە بەسەر نەتەوەکە و بەسەر خەڵکەکەمانە ئێمە خۆمان ئەیان بینین مەسەرەن خەڵکانێکەیە دەمار حیزبێک هەیە دەمارگیری حیزبی دروست کردووە لە لای ئەندامەکانی خۆی ئیمڕۆ بۆ بەبار بەسەر خۆیەوە ئیمڕۆ خۆی گیری خواردەوە بەدەست ئەندامەکانی خۆیەوە خۆی نازانێت چیان لێ بکە خۆی نازانێت بەرەو کوێیان بەرێت لەبەر ئەوە نابێ حیزب نابێ ئاین نابێ مەسەلەن تەریقات نابێ بە هیچ شێوەیە دەمارگیری لە لای ئەندامەکانی خۆی دروست بکات کە تۆ دروست کرد سبەینێ ئەبێ بەبار بەسەر خۆتەوە وەکو چۆن ئەندامی خێزانێک کە تۆ دەمارگیری هەبوو لە ناو خێزانەکە بۆ نمونە ئەم بۆ ئەم تیپی تۆپی پێ ئەو بۆ ئەو تیپەکە ئەو بۆ ئەو تیپەکە لە ناو بتەوێت نەتەوێت ئەو خێزانە لەبەر یەک هەڵەوەشێ بە یەکۆ نان ناخۆن بە یەکۆ قسە ناگەن بە یەکۆ یعنی وەختی ئەزانی خێزان نییە ئەوە شتێکی ترە بە هەمان شێوە لە ناو نەتەوەشا بە هەمان شێوە لە ناو حیزب و سیاسەتیشە بە بڕوای هەندێک لە کۆمەڵناسان کۆمەلگای کوردی یەکێکە لەو کۆمەلگایانەی ئەندازەیەکی باش دەمارگیری و تەعەسسوبی تێدایە ئەوەش پەیوەستە بەو مێژوو باگراوندەی کە لە پشت ژیانکردنیەوە وەستاوە ئەگەرچی دنیای خوێندەواری و هۆشیاری خوێندنەوە و تێکەڵبوون لەگەڵ دنیای دەرەوە و
سەقام گیربوونی ئەندازەیەکی ژیانکردن لەم پارچەی کوردستان و کەوتنی ئایدۆلۆژیا کەمێک دەروونەکانی هێور کردوتەوە، بەڵام هێشتا کۆمەڵگای ئێمە لە بەردەم دەواازەی دەمارگیریەکی مۆدێرن وەستاوە و ماڵاوایی یەکجارەشی نەکردووە. هێشتا کۆمەڵگای ئێمە سنوورێکی زۆری هەیە لە بەردەم نەیارەکانیدا و زیاتر لە هەر کاتێکی دیکە هەستیارترە. هێشتا لە ناوخۆی خۆماندا دەیان هێزی جیاواز دەژین و هەریەکەیان تەبەنای ئایدایەک دەکات و دەیکاتە تاکە حەقیقەتی ژیان. قسەکردن بە شێوەی ئایدیاڵی میسالی پێم وا بێت ڕەنگە تەنها بابەتی تیۆری بگرێتەوە لەبارەی پراکتیدا ئەو دنیای کە خەڵک خەونی پێوە دەبینێ، ئەو دنیای کە زۆرێک لە بیرمەند و فیلسوفە گەورەکان بانگەشیان بۆ کردوە تا ئێستا لەسەر ئەمری لەسەر ئەرزی واقع بوونی نییە، تەنانەت خودداش کە مژدە بە بەهەش دەدات بەهشتێک لەسەر زەویا بوونی نییە، تەنها لە دنیایەکی هەیە ئەو بەهشتی کە خەڵک بێت و متیژی بێت و هیچ ئینتیمایی نەبێت بۆ هیچ شتێک زۆرێکە لە بیرکردنەوەی ئایدیاڵی، بەڵام مرۆڤ دەتوانێت تۆزێک هێمنتر و تۆزێک نەرمونیانتر لەوەی کە هەیە یاخود لەوەی کە بارگاوی ئەکرێەوە شەح نەکرێت لەلایەن گروپ و دەستی دیاری کراوە بۆی کە تونتیژ بێت تونڕۆ بێت لە ئاستی ناسیۆنالیزم نەتەوەی یا زۆر تونڕۆ بێت لە ئاستی ئاینیا زۆر تونڕۆ بێت کە غیری ئاینەکەی خۆی هیچ کەسێکی پێ قبول نەبێت، لە غیری نەتەوەکەی خۆی هیچ کەسێکی پێ قبول نەبێت، لە ڕەنگی حیزبەکەی خۆی هیچ حیزبێکی و هیچ ڕەنگێکی تری پێ قبول نەبێت. دەبێت مرۆڤ هەمیشە بەو شێوەیە بیر بکاتەوە کە ئەم خوداوەند یاخود هەر کەسێک کە بۆوانەشی کە بڕوان بە خوددانە بۆ نمونە خودداوەند ئەم دنیایی بە ڕەنگا و ڕەنگی دروست کردووە، یاخود ئەگەر تۆ هەرکەم لە ڕەنگەکان دەربێنی لە سروشتا جۆرێک لە نەقص و ئەوە دروست دەبێت. دەبێت مرۆڤ هەمیشەوا بیر بکاتەوە کە خودداوەند کرمێکی بەبێ گرنگی و ئەهمیەت دروست نەکردووە، چۆن ئینسانێکی دروست کردووە کە بەبێ ئەهمیەت تۆ لە بە پاساوی ئایدۆلۆژی بچی بیکوژی سەری ببڕیت بیفەوتێنی و ئیبادی جەماعی بکەیت. لەبەرەوە مرۆڤ بێ زۆر لەوە گەورەتر بێت کە لە سنووری یەک حیزب و یەک ئاین و یەک خێڵ و یەک نەتەوە خۆی قەتیس بکات و پاساوەکانی کوشتن و تونگتیژی باتە دەزەوەی کە من بە پاساوی کە ئاینی ئیسلامم تۆ حەق بەخۆم بەم دەستدرێژی کەمە سەر ئاینەکانی تر و پاساوی کە من نەتەوەی کوردم دەستدرێژی کەمە سەر نەتەوەکانی تر. مرۆڤ بێ مرۆڤێکی گەردوونی بێت و بەزەیی و عەتف و حەنان و خۆشەویستی بۆ هەموو نەتەوە و هەموو ئینسان و هەموو ئەو چوارچێوە گەردونیە گەورەیە کە گۆی زەویە پێوترێ ماڵی هەمومان. فۆرمێکی میسالی زۆر ئەوە تا ئێستا بوونی نییە و بەدڵنیایە و ناشی بێت، چونکە بۆ مانەوەی زۆرێک لە نەتەوەکان بۆ مانەوەی زۆرێک لە ئایدیاکان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ سیستەمی کەپیتالیزم سیستەمی مۆدێرن ئەمان هەمیان بۆخوان ئیش لەسەرەوەکەن کە ئەم سراعە بەردەوام بێت بۆی هەر میلەت و نەتەوەیەک بتوانێت چوارچەوەی سنووری جۆغرافی هەر ئاینێک بتوانێت بمێنێتەوە، بەڵام تۆ لە باری معریفی و تێڕوانین تێگەشتنی خۆتا تا چەند بتوانی بەم شێوەیە بیر بکەیتەوە کە مرۆڤێکی گەردوونی بیت کە بەزەید بە موسڵمانە بێتەوە، بە مەسیحیا بێتەوە، بە یەزیدیا بێتەوە، بە جوولەکەیە بێتەوە، بەزەید بۆ ڕەنگی زەرد و سەوز و سوور و پەمەی و قاوەیی بێتەوە، بۆ ئینسانی ڕەش و سپی بێتەوە، ئەمەندە بە قازانجی چاکەی گشتی ئەشکێتەوە، ئەمەندە بە قازانجی خۆت و چواردەوەر و خزم و کۆمەڵگا و هاوسێ و دراوسەکان تا ئەشکێتەوە. ئەمە دەربازبوون لە فۆرمی دەمارگیری هەڵبەت لە هۆشیاری تاکەوە دەست پێکات، لەو هۆشیاری تاکەوە دەست پێکات حتا لە سیستەمی خێزان ئیشکردن لەسەر سیستەمی خێزان. من زۆر جاریانی وتومە ئێمە ئەم جیلە ئێمە نازانم ئەلبەت ئەوەی پێمانەڵێن جیلی ئاڵتونی نازانم پێ شتێکی وەمان پێڵێن، ئێمە زۆر جار یعنی زۆرێک بە حقیقەت لە ئەنجامی ئەو پەروەردە کۆمەڵایەتی و کولتوری کە هەمانە ڕاستە خەلەلێک هەیە، من خەلەلەکە هەیە، بەڵام ئەم خەلەلە وای کردووە ڕەنگە من نتوانم ینی لە هەندێک حاڵەتە لێبوردە بم کە لە کاتێکە دەسەڵاتی خۆشمیتیانە و ڕەنگە دەسەڵاتی ئەوەی با بڵین باوکی منیش نەبووە بڵین ئەوەی کەسوکاری ئێمەش نەبووە، بەڵام خۆی بڵین ڕەوتە کۆمەڵایەتەکە بەو شێوەیە بووە ئەو جیلەی پێش ئێمە تەسەورەکەم ئێمە نتوانین زۆرێک لە لێبوردەیی لە ناخمانە هەبێ حل لە خۆ زۆر جاریانی بۆ نمونە جۆرێک لە خۆخواردنەوەمانتیایە، جۆرێکمان لەوەتیایە کە با بڵین نتوانین یەکتری قبول بکەین، جۆرێکمان لەوەتیایە کە مەسەن حتا ئەگەر لە بەرنامەی تەلەڤیزیۆنیان مەسەلەن من مناعەتم نییە ینی یەک پەرداغەگرمە بەرامبەرەکەم لەبەرەوەی ڕایەکی جیاوازی هەیە. ئەم شێوازەی کە پێشتر هەمان بووە با بڵین لەبەرەوەی ئەم وڵاتی ئێمە بە شێوازی تەبیعی گەشەی نەکردووە، خۆی کێشە ئەوەیە بڵین گۆڕانکاریەکان لە وڵاتی ئێمە هێواش نەبوون،
طبيعي نبوون یعنی تۆ گەر بڵین پێژەیەک سەرکەوی ئەبێ یاک دوو سێ بەڵام ئەم گۆڕانکاریانە لە وڵاتی ئێمە بڵین لەپڕ کۆمەڵێک گۆڕانکاری سەریع هاتوون طبعاً هەموو گۆڕانکاریەکی سەریعکە لە کۆمەڵگەی کوردی هاتووە ئەبێتە هۆی یعنی ئەوەی کە با بڵین ناتەبیعی کاریگەری لەسەر سلوکی ئێمە بکات طبعاً ئەمە حقیقت ینی ئێستا ئێمە زۆر جار ئێمە من پێم وایە کۆمەڵگەی ئێمە ئەگەر تۆ مەبەستە ئەوە بێت دەرباز بین لە دەمارگیری لە ناو کۆمەڵگەی کوردی ئەمە تۆزێ قورسە من پێم وایە قورسە لەبەرەوەی ئێمە جۆرێک لە من ناوە شێرپەنجەی کۆمەڵایەتی جا خۆی شێرپەنجە چییە مەسەلەن ئەڵێ تێکچوونی خانەکانی لەش مەسەلەن خانەکان دوو چۆن گەشاکات 2 4 8 16 بەڵام لە کاتی تێکچوونی خانەکانی لەشە کابرا کە تووشی شێرپەنجە بێ کەسەکە توش مەسەلەن 2 3 5 7 بەناتەبیعی گەشاکات ئەم گەشەکردنە کۆمەڵایەتی کە لە کۆمەڵگەی کوردیا هەیە زۆر بەناتەبیعیە یعنی لەپڕ مثلەن ئامڕازە ئەلکترۆنیەکان بەو شێوەیەت ئێمە نازانین چۆن تەعامل لەگەڵاکەین لەپڕ دنیای جیهانی مثلەن فەیسبوک میدیا ماس میدیا ئەمانە یەن ئێمە تەعامل نازانین لەگەڵیا بکەین و ئامادەیشمان نەبووە کاکە لە هەموو ئەو شوێنانەی کە با بڵین دەمەرگیریتیان نیە و لێبوردەی هەیە و زۆرترین وشە لە وڵاتەی کە بەکارێت هەر کاتێ زۆرترین وشە چیە لە وڵاتانە کە بەکارێت سۆری ببوورە یعنی داوای لێبوردنەکەم کاکە لا ئێمە بەداخەوە من ناتوانم بڵێم ئێمە ڕاپرسیمان هەیە لەسەر ئەوش زۆرترین وشە لە وڵاتی ئێمە کە بەکارێت پێچەوانەی وشەی سۆریانی بڵێت ببوورە لەوانەیە من ناتوانم ینی لەبەر مایکەکەش بڵێم خۆی ئەمە جگەی ئەوەیە کە ئێمە ئەبێت زوو فریای ئەمەکەوین یعنی ها ئەگەر بێت تۆ زوو بەدەم ئەوە بچیت کابرا مەسەلەن بۆ نمونە ئەڵێت لەوانەیە 15 ساڵ بژی لەوانەیە مەسەلەن 25 ساڵ زیاتر بتوانیت ئیدامە بەڵام ئەگەر جۆری شێرپەنجەکە قورس و درەنگ جۆری ئەم گۆڕانکاریە سەریعی ئێمەش زۆر سەریعە یعنی زۆر ناتەبیعیە و زۆر نائاساییە لەبەرەوە بێت زۆر بە شێوازێک لەگەڵ یا بڕۆین بە تایبەتی ئەوەی کە با بڵین ئەکەوێتە سەر پیشانی ئەوەی کە لە بواری کۆمەڵایەتی و ئەو دامەزراوە کۆمەڵایەتەکان و هوشیاری خێزانی پێشکەشکەین یعنی من دووبارەیەکەمەوە خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک ئیش کراوەتە بەر لە خێزانە تازەکان کە دروست دەکرێت کاکە وەڵی من ئەڵێم خۆم قەی ناکە بەڵام با مناڵەکەم جاری وهەیە جانی لێبوردنی تا دروستکەین لە مەسەلەی دایانگەوە لە ڕەوزەوە و دوایی لە قوتابخانەوە ئێمە ئێستا تا ئێستا شێشێکین لەوانەی کە خۆمان ڕقمان لە بەداخەوە لە ئەنجامی ئەو شێوازە پەروەردن زۆر جار گلیم لە مامۆستاکانی پێشوو هەیە هەڵبەت زۆر بە داوای لێبوردن ئێمە ئەو جیلێکی وەکو ئێمەیان دروست کردووە بەرهەم هێناوە یعنی لەوەی کە ناتوانین داوای مەفەکانمان بکەین ئێستا وای کردووە کە ئێمە زۆر جار بە حقیقەت یعنی واڵێم زۆر جار یعنی ئەمەی ینی ئەبێ هەموو فۆرمەکان بەگشتی بکرێت هەموو ڕووەکان یعنی گۆڕانکاری لە سیستەمی خێزان یەکەم جار دەست پێ بکە دوایی پەروەردە دوایی اینجا ریفۆرمی ئاینی ئەو ریفۆرمە ئاینی کە ئێستا ئێمە تێگەشتمان بۆ ئاینەوە نەبێ هەر ئەم هەموو ئاەتە جوانە هەیە لەسەر چەمکی لێبوردن و مەسەلەن ئەم هەموو فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر هەبێ لەسەر ناتوند و تیژی و لەسەر نادەمەرگیری کەچی ئێمە ئەوانە جاری وهەیە ئاماژەی پێناین و ئیشارینەوە ینی بە حقیقەت زۆر جار ینی بەڵام یین حەدیثێکی ضعیفی لاواز لە سوودێکەوە هێنین بەکارهێنین بۆ ئەوەی کە من تۆن قبوڵ نەبێت هەڵبەت ئەمە خاڵەکانە هەمووی ڕەبتن بەیەکەوە ئەگەر بەدەمی بەیەکەوە بڵین ئەو وشێرەی بڵاوکردن پێم وایە ئەتوانین بڵین سنوورێک بۆ ئەم جۆرە دەمەرگیریە هەیە کە لەناو کۆمەڵگەی کوردیەوە خۆشبەختانە ئێستا کۆمەڵی خێزانە گەنجەکان باشن ینی هەنگاوێکمان هەنگاوێک نراوە بەڵام زۆری ئەوێت یەکەم شت ئێمە بتوانین خۆمان لە دەمارگیری بە تایبەتی دەمارگیری یاسایی لە کۆڵکەینەوە پێویستمان بە وڵاتێکی موسسەیە ئەبێ وڵاتێکی موسسەیمان هەبێ ئیتر بێت لەم وڵاتەیە یاسا سەروەر بێ وە کەس لەسەر و یاساوانەبێ و یاسا هەموو شتێک بێت لەم وڵاتەیە ئەگەر ئێمە توانیمان ئەمە جێبەجێکەین و دواتریش ئێمە ناتوانین یاسایەک دەرکەین کە بە عەرەزی خۆما بێ مەتاتی بێ چ شتێک لە مەساڵحی منە تۆ بیکەیت چ شتێک لە مەساڵحی خۆت نیەن ئەمە تاویلکەی ئێمە ئەگەر وڵاتێکی موسسەمان هەبێ و وڵاتە موسسەیە دەتوانێت کوی یاساکان لە مەساڵحی گشتی دەرکە و بتوانێت ڕێخستنێکی کۆمەڵاتی ناو کۆمەلگایەکە ئەمە یەکێک لە حاڵەکان دوو ئێمە پێویستمان بەوەی هەیە کە هۆشیاری کۆمەڵایەتی تاکەمان لە ئاستێکا بەرزکەینەوە کە بتوانین هەم دەمارگیری کۆمەڵایەتی هەم دەمارگیری سەقافیمان هەم دەمارگیری دینیمان چی بکەین کاڵ بکەینەوە جارێکتر ئەمە پێویستی بە چییە پێویستی بە هۆشیاری کۆمەڵایەتی زۆر گەورەیە لە ناو کۆمەلگایە پێویستمان بۆ نییە بە کۆنفرانسێ دوو کۆنفرانس ڕێکخراوە یاخود دوو ڕێکخراو بتوانێت ئەمە بکات نەخێر ئەمانە بوانە ناکرێت ئەمانە پێویستیان بە گۆڕانکاریەک هەیە لە فکری مرۆڤەکانە یاواتە ئێمە تا گۆڕانکاری لەسەر ئاستی فکر دروست نەکەین بە تایبەتی لە ڕوانگە دینەکە تا ناتوانین گۆڕانکاریەکی فکری دروستکەین ناتوانین گۆڕانکاری لە کۆمەڵێ شتی بۆ منە سلوکیاتی دینە بکەین ئێمە باسێکین ئێمە باسی شتە جەوهریەکانی دین ناکەین باسی سلوکیات شتە ڕۆژانەکانی دینەکەی چونکە بەشی زۆری دەماگیریەکە چێ لە سلوکیاتی ڕۆژانی ئێمەیە یعنی کە باسی لایەنە دینەکەکەین بۆی ئێمە ئەگەر گۆڕانکاریەکەمان توانین لە فکری مرۆڤەکانە بکەین ئەتوانیمان لە فکرەوە گۆڕانکاریەکان دەست پێ بکەین ئەتوانین گۆڕانکاری لە شتە جوزئیاتەکان و سلوکیاتەکانی مرۆڤیش بکەین ئێمە یەکەم خاڵمان ئەوەیە کە ئەندامانی خێزان ئەندامانی کۆمەلگا لە پەروەردەوە لە ئیعلامەوە لە ڕاگەیەنەکان بە عام نووسراوە و بینراوە و بیستراوە
پەروەردەی ئەندامەکانی خۆمان بکەین، پەروەردەی خەڵکی خۆمان بکەین کەوا دەمارگیر نەبن بۆ هیچ شتێک. یعنی مەسەرەن شتێک دێتە گۆڕێ دەماگیر نەبن بۆی. مەسەرەن بۆ نمونە من بیرمێت یەکێک لە حیزبەکان لە بیدایەتی نەوەدەکانە زۆر بەشان و باڵی ئەمریکای هەڵەیە. ئەمریکا خوای سەر عەرزە و ئەمریکا وایە و ئەمە ئێستا ئەو حیزبە بەرەنگاری ئەمریکا ئەبێتەوە. یعنی تۆ چۆن ئەندامەکانی خۆت لەسەر ئەوە پەروەردە ئەەکەیت و ئیمڕۆ چیان لێ ئەەکەی کە مەسلحەتت لەگەڵ ئەوان ناڕوە. لەبەر ئەوە پەروەردەکردنی ئەندامەکان لەسەر دەمارگیری بە نەکبەتی و بە هەڵە ئەشکێتەوە. اینجا ئێمە بین پەروەردەی ڕەوزە و قوتابخانە و پەروەردەی گەنجەکانمان لەسەر ئەوە بکەین کە بە هیچ شێوەیە دەمارگیر نەبن بۆ نەبۆ ئاینێکی دیاریکراو، نەبۆ مەزەبێکی دیاریکراو، نەبۆ کۆڵانێکی دیاریکراو، نەبۆ شارێکی دیاریکراو، نەبۆ نەتەوەیەکی دیاریکراو. نابێت تۆ دەمارگیر بیت کاتێککە تۆ بۆ نمونە کوردت خۆش بوێ بەس لەسەر ئەوە خەڵک پەروەردە مەکە کە ڕقی لە میلەتانی تر بێ و نەتەوەکانی تر بێ. تۆ مەسەرەن بۆ نمونە حیزبە دیاریکراوەکەی خۆت کە ناوی سینەیە ناوی سادە خۆشت بێ بەس لەسەر ئەوە پەروەردەی مەکە ڕقی لە حیزبەکانی تر بێتە. بەداخەوە ئێمە ئیمڕۆ حیزبانێک ئەبینین کە لە کوردستانە لەسەر ئەوە ئەندامەکانی خۆی پەروەردەکە ڕقی لە بەرامبەر بێت. دەوەرە تۆ خۆشەویستی خۆتی تیا بچێنە، تۆ خۆت خۆشەویستکە لە لای فێری ئەوەی مەکە ڕقی لە بەرامبەر بێت. باشە اینجا دائما ئەو تەش بڵێنەوە ئێمە لەوانەیە لەسەر حەق بین، ئەو شتانی کە ئێڵێن هەمووی حەقە هەمووی ڕاستە، بەڵام لەوانەیە خەڵکیش ڕاست و حەقی لەلا بێت. بەتاکید ئەو کەسەی کە دەمارگیر بێ، ئەم کەسانی کە دەمارگیرن زۆرتر معەڕەزن بۆ ئەوەی کە تووشی کێشە دەرونیەکان ببن و بە پێچەوانشەوە ئەو کەسانی کە تووشی کێشە دەرونی و نەخۆشە دەرونیەکانە بن زۆربەی زۆریان تووشی دەمارگیریە بن. ئامۆژگاریم ئەوەیە کە بە هیچ شێوەیەک توخنی دەمارگیری نەکەونەوە و ئەوە بزانن کە دەمارگیری بەرەو نەتیجە و بەرەو هەڵدێری زۆر خراپیانە بێت.